بێنیزامیە هیەوەیە لێرە یاسایتیانە داواکاری هەینی هەموو شارەکان چیە مەژەرەوەی چیتان پێویستە؟ وڵات جادە ڕێگەوبان یاسایەک بۆ ناو مەزارەدا بنرێ بازار زۆر خەرباڵخە ڕێگە نییە بڕۆن هاتوچۆکە بێنیزامیە هیەوەیە ئەنا خۆمو شارەکان قەرەباڵخن بە زەیرە یاسایتیانە هەلی کار و ئیش چۆنە لە سێ سادە؟ وڵات سفرە گەنجەکان سەرقاڵی چین؟ وڵات گەنجەمی ماتۆڕێکی پێ فرۆڕ بەم ناوە خولێتارەوە ئیشەکانەوەی بۆچی وا تۆڕۆنی گەرانی؟ ئامەگاخر شتەکان خۆی دیارە هاوارەکە پێویستان چییە بۆتان بکرێ ئایا پارکان هەیە؟ فکرم کێشەکەی پارکم پارکم بۆ چییە؟ ئەتخوا من پارکم بۆ چیە چی لێ بکەم؟ مەبەستمەوەی هاوڵاتیان ئەوەی کە پێویستیانە چییە لە سێ سادە؟ بەخوا مشتی وەکو خۆ مشتی خۆم جیاوازە حەقی هاوڵاتیانم نییە لەبەرەوەی من کابراکی نوقسان و کرێچیم میتر من حەقی هاوڵاتم چییە؟ خواکەرم شارێک ژێراژوورە بوو بارودۆخی هاوڵاتیانی سێ سادە چۆنە؟ من بە ناوی خەڵکە قسە ناکەم بە ناوی خۆمە قسەکەم بەنمونە خۆت چۆنە؟ وەڵا خۆمەوە وەزاکەمە لەسەرم ئارمانم 5 ساڵە کەس یارمەتیم نادا کەس وەکو حکوومەت ئەڵێم ئەنا خەڵکەکە خەڵکیە باشن